بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت ئازیزان و خۆشەویستان من دانا محەممەد ئەڵلقەیەکی نوێ لە پرۆگرامی ئەمڕۆ پێشکەشەکەم. ماوەی 4 ڕۆژە شەڕێکی نوێی نێوخۆی گەورە لە سووریا سەری هەڵداوە. ئەم شەڕە بۆ لەم کاتەدا چێ لە پشت ئەم گرژی و ئاڵۆزیانی سووریایە چێ سوودی لێ ئەکا و کورد لە ڕۆژئاوا ینی لەم شەڕەیە تێوە ئەگلێ تێوە ناگلێ ئایا چێ لە پشت ئەم شەڕەوەیە ئەوەی ئەوترێ ئەمریکا و ئیسرائیل و تورکیا لە پشتن یان نەخێر ئەوانیش ئاگادار نین. رووسیا بۆچی ئەوەندە بێدەنگە یان بۆچی بەسەریا تێپەڕی ئەم شەڕە ینی دەپرسین بۆچی هێزەکانی سوپای سووریا وەک چۆن کاتی خۆی داعش بەسەر مووسڵیادا زۆر بە ئاسانی شارەکەیان گرت بەو شێوازە لە حەڵەب و ئەو شوێنانەی ئەوی پێی ئەوترێ بەرەی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕۆکەنە هەر شوێنێک بە کەمترین شەڕ و بە کەمترین کوژرا و شوێنەکە ئەگرن. دەوترێت ئەم شەڕە بە جۆرێک لەو بابەتە ئەچێت کە پەیجەرەکانی دەستی حیزبوڵای لوبنان تەقینەوە. بەشێک لە ئەو ئامێرە بێتەلانی لە دەستی سوپای سووریان لە وێنەکانە بینیومانن تەقیونەتەوە. ئەم وێکچوانە ئەم گرژیانە لە ڕۆژەڵاتی ناوەڕاست لە دوای غەزە و لوبنان بەرەو کوێمان دەبات. لێکەوتەکانی شەڕی ناوخۆی سووریا گەنگەشاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر کامەران بابانزادە مامۆسای زانکۆ کە ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە ڕانیەوە لەگەڵماندایە. مامۆستا گیان سڵاوی خوارد لێبێت با لەوە دەست پێ بکەین ئەم شەڕە بۆ لەم تەوقیتەدا ینی ئەمە ئەکرێ بڵین دەرهاویشتە و لێکەوتەکانی جەنگی غەزە و دوای جەنگی لوبنانە؟ بەناوی خۆی گەورە مێرەبان سڵاو و ڕێزم بۆ ئێوە بۆ تەواوی بیسەرانی ئەم پرۆگرامەتان. بە دڵنیاییەوە ئەم قسەیە دروستە بەوەی کە ئەم شەڕەی ئەم 4 ڕۆژەی کە ئێستا لە حەلەب و لە حەمس و لە حەما لە ناوچەکانی باکووری ڕۆژئاوای سووریا لەگەڵ جەیشی سووریادا بەردەوامە دەرهاویشتەی ئەم شەڕەی غەزەیە کە ماوەی زیاتر لە ساڵێکە بەردەوامە و تەسەوڕ دەکەم دەرهاویشتەی تریشی هەبێ چونکە هەم ئیسرائیل و وڵاتانی ئەوروپی و ئەمریکا مڕاجعی هاوکێشەکانی خۆیان دەکەنەوە و سەیری هەڵوێست و ئەو معادلەنە دەکەن کە لە ماوەی ئەو ساڵەدا ڕوویداوە بەرامبەر بە شەڕی غەزە و هەریەک لەمانە لە هەوڵی ئەوەدان چۆن بتوانن کارتەکان بجوڵێنن لە پێناو پاراستنی بەرژەوەندیە سەربازی و ئەمنیەکانی خۆیان لە ناوچەکەدا. بەڵێ مامۆستا کامەران ئەم شەڕە چاوەڕوان کراو بوو یان وەک ئەوەی دەوترێت زۆر خافڵگیرانە بوو ینی تەنانەت ینی رووسیا وەک دەوترێت پەیوەندی کردووە بە تورکیاوە ئێران پەیوەندی کردووە بە تورکیاوە کە ئەمە چییە ئەوگوزەرێ لە سووریا ینی هەر بەڕاست ئەم شەڕە کە ئەوەی پێوتێت تەحریر شام و گروپەکانی نزیکلەی کە بە بەرەی مقاومە یان بەرەی ئۆپۆزیسیۆنی سووریا ناسراون ئەمە پلان بۆ داڕێژراو بووە پێشتر ئامادەکاری بۆ کراوە یان نەخێر وەکو قارچق هەڵتۆقی ئەم شەڕە؟ خۆی ئەم هێزانی کە لە سووریادا بەشداری ئەم شەڕەی دەکەن بەرەی نووسڕەیە جەبهەی تەحریری شامە هەدەسەیە ئەمانە لە پێشتر هەبوو لە ناوچەکەدا و لە 2011ەوە ئەمانە ماون بەڵام بۆ خۆ دەزانی لە دوای 2016ەوە ئەم هێزانە بە تایبەتی غێری هەدەسە وردە وردە بەرە و هەڵکشان و داکشان و بەرە و لاواز بوون نەڕۆن بەڵام ئەمە وەکو دەڵێن قۆمبەلەیەکی مینێکی چێندراوە لە کاتی پێویستی خۆیدا زۆر بە ئاسانی کە دەرفەتەکان بەڕەخسێن دەگونجێ سەر هەڵبداتەوە. بە فیعلی ئەمە رووسیا و تورکیا و هەندێک لە وڵاتانەی کە باس لێوە کرد ئەمەیان پێ حالەتێکی مفاجی و چاوەڕوان نەکراو بوو تەسەوڕ ناکەم لەوەی لە ڕووی ڕاگەاندنەوەی شاندراوێ بەڵام بارودۆخی سووریا لەم ساڵانەی ئەمە زێتر لە بەرەو 12 ساڵ زێترە بارودۆخێکە ینی هەموو وڵاتان لە ڕێی دەستگا هەواڵگریەکانیانەوە لە ڕێگەی قەمەرسناعیەکانیانەوە لە ڕێگەی ئەو پێگە و نوێنەرایەتی هەیەە رووسیا پێگەی سەربازی لە سووریایە بۆ بەرگریکردن لە ڕژێمی ئاساد و لەگەڵ تورکیا
و ئێران ئەمانە دەتوانم جیاوازن بڵێن بیر و بۆچوونیان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ڕۆژئاوا دەربارەی ئەم ناوچەیە. یعنی بە کورتی وەکو چۆن ئۆکرانیا بۆ تا ناوەندێکی گرنگ بۆ سیراعی بینی ڕۆژهەڵات و ڕۆژاوایان ئەمریکا و رووسیا ئەم سیراعی کە ئێستا لەسەر سووریا هەیە لە 2011 زۆر فراوانترە. هەن بۆ حسابەی کە رووسیا کەوتنی بەشار ئەساد بە کەوتنی پێگەی خۆی دەزانێت وا تەسەوڕ ناکەم لەو ناوەندەدا ئاگای لە جوڵەی هێزە معارەزەکانی ڕژێمی سووریا نەبێت، چونکە ئەو ڕژێمانەی کە معاریزن بەشێکی زۆریان لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وڵاتانی تر لەسەر خەتن. تەسەوڕ ناکەم رووسیا بەو شێوازە بێ ئاگای بێت لەو جوو جۆڵە. باش پرسیارێکی تر کە زۆر گرنگە مامۆستا، یعنی ئەو هەموو شوێنە گیراوە دەستی بەسەرە ژیراوە لەلایەن تەحریری شام و گروپەکانی نزیک لێەوە کەمترین کوژراوی تیا بووە و حکوومەتی ینی سوپای حکوومەتی سووریا شوێنەکان زۆر بە ئاسانی وەکو بڵی چۆڵی ئەکایان تەسلیمی ئەکا شەڕێکی ئەو توی تێدا ناکا و بەجێی ئێڵێ. ینی باس لەوە کرێ بۆ نمونە فڕۆکەخانەی حەڵەب یعنی زۆر دەمێکە ئەوەی کە ینی دوێنێ و پێرە بەسەری هاتووە بەسەریە نەهاتووە. هۆکاری ئەمە چییە؟ ینی ئایا بەڕاست شتێک نەماوە بە ناوی بەرگریکردن لە نێو سوپای سووریادا یان پلانەکە بە جۆرێکی دیکەیە ئەوەی کە هەیە و خوێندەوە بۆکرێ؟ تۆ ئەگەر تێبینیم ئەم کە بگەڕێنەوە سەر پێشینەی ئەو پێشینەی کە جەبهەی تەحریری شام و ئەوەی پێشتر بەرەی نووسڕە هەیە ئەمانە ئەگەر متابعە بکەین لە قەتەرە، تورکیایە، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، ئێمە ئەگەر قەنەعەتمان وابێ کە ئەمە دامێکی ڕاستەوە خۆش ناکردن بەڵام چاوپۆشێکی ڕاستەوە خۆ دەکردن لەلایەن ئەمریکیەکانەوە، هەروەکو چۆن داعش چاوپۆشێکی زۆری لێکرا لە 2014 بۆ گرتنی پارێزگاکانی باشی باکووری ڕۆژئاوایی وڵاتی عێراق، مووسڵ و تکریت و ئەم ناوچانە. بەڵام 2000 لە سنووری دیاریکراوی خۆی ڕاوەستا، ینی لەوانەیە تۆ پێشبینی دەکرد لە فەلوجەوە بڕوا بۆ بەغدا و بەغدا بکەوێ، بەڵام دەبینین ئەم فراوانەی کە لە ماوەیەکی کەمدا پارێزگاکانی مووسڵ و ڕمادی و تکریت و لەوێت پێشڕەوێکی زۆریان کرد، بەڵام ئەم پێشڕەویە بەرەو بەغدا نەڕۆیشت. بۆیە لە گونجێ سیناروێکی لەو جۆرە بێ، ینی لە ماوەیەکی کەمدا ئەم ناوچانە دەست بەسەردا بگرێ بەڵام بەرەو دیمەشق نەڕوا یان دیمەشق سقوط نەکا و جارێکی کام هێزانە ئایا بەستی ئەمریکیەکان لەوەدایام هێزانە بە بەو عیبارەتە هێزە تونڕەوەکان جارێککە بزانن توانایان چەندە بۆ دوایان بکەونەوە بەر هەر شاڵاوی خۆیان یان ڕژەمی سووریا لەو مدەیە دەواازەیەکی گەورە بوو بۆ پاڵپشتیکردنی گروپەکانی مەقاوەمە بەرامبەر بە ئیسرائیل، وەکو ئەم گروپە شیعانەی کە لە عێراق، لە لوبنان، لە سووریا، لە یەمەن هەن، یعنی دووریش نییە کە ئەمە زۆرێک بێ لە چاوشکاندنی ڕژەمی سووریا و لەو ڕێگەیەوە بتوانن جارێککە سەقفەیەککە لە ڕێکەوتن دروست بکەنەوە. بۆیە واتە سەوڕ ناکەم سووریا بەو ئەندازەیە حکوومەتی بەشار ئەسەد بڕوخێ و وەکو عێراق، یعنی چەند پێشبینی دەکرا جارێککەم حدودێک بۆ ئەم پێشڕەویانە دابدرێ و لە ڕێکەوتنێکی تردا بێنەوە شوێنی خۆیان. بەڵام مامۆستا کامەران ئەم جارە ینی چاودێرانی سیاسی و شرۆڤەکاران باز لەوە دەکەن پێ ئەچێ ئەم جارە حکوومەتی بەشار ئەسەد بکەوێ، تەنانەت لە هەندێک فەوجی گەورەی با بڵین سوپای سووریا تەنانەت ئینقلاب کراوە. ینی تۆ پێ دوایە بگاتە ئەوەی کە ئەم ڕژێمەی کە ئێستا لە سووریا باڵا دەستە بکەوێت؟ من ئینقلابەکەم پێشبینی کراوترە لەوەی کە حکوومەتی سووریا بڕوخێ بەدەستی ئەم هێزە معارەزانەی کە هەیە، چونکە ئەم هێزە معارەزانەی هەیە هەز ناکەم ینی شوناسەکەیان بەو شێوازە بێ، یان مەسەلەن ڕۆژئاوا رووسیا بەو شێوە دەرفەت بدا کە ئەوەی کە لە عێراقدا دووبارە بۆ لە ساڵی 2003 ئەم دیاردەیە لە سووریا بڵاو بێتەوە، بەتایبەتی کە سووریا دەواازەیەکی گرنگە بۆ ئەمنێتی ئیسرائیل، یعنی ڕێگا بدا ئەم وڵاتە لەلایەن ئەم هێزانەوە بڕوخێ. ینی من ئینقلابەکەم کۆدیتایەکەم پێ مەقبولترە بۆ ئەوەی کە لە ناو ڕژێمی بەشار ئەسەد هێزێککە پاڵپشتی بکرێ و جارێککە ئەم هێزە پشتیوانی بکرێ کە بتوانێت دەست بەسەر ئەو ناوسانەشدا بگرێتەوە کە لە بندستی سوپای سووریا دانین. بەڵێ مامۆستا کامەران، ینی بەشێک باس لەوە دەکەن
ئەو با بڵین چۆنەڵی هاوکاریە سەربازی و مرۆیانەی کە لە ڕێگەی سووریاوە جا چ لە عێراقەوە یان ئێران لە عێراقەوە بە سووریا ئیگەیاندا حیزب الله و ئیگەیاندە لوبنان ئەمەی کە ئێستا دروست بووە بۆ ینی وەکو بڵێ بۆ قەتعکردن و بربڕکردنی ئەو ڕێگەیەیە ئەمە وایە ینی ئەو خوێندنەوەی دروستە خۆی ئەگەر ئەوەی کە پێی دەوترێ هیلالی شیعیە ما بڵێن ئەو وڵاتانەی کە نیسبەتێکی شیعی سیاسیان تێدایە و هاوپەیمانن یان نزیکن لە ئێران تێبینیمان کردبێت لەو ماوەیەدا بە زۆری ئەم گروپانە ئەرچی شەڕی گەرمیان لەگەڵ ئیسرائیل خستە ئەستۆی خۆیان مەسەن حیزب الله لوبنان و ئەو گروپانەی لە سووریادان ئەو گروپانەی کە لە عێراقدان لە یەمەندان ئەمانە شەڕەکەیان خستە شەڕێکی گەرمەوە ئەو وڵاتانەیان ئەو گروپانەی کە زیاتر با بڵێن بە گروپی تەرەفی سنی ناسراون ئەمانە خۆیان لە شەڕەکە بوارد یعنی زەبهەی تەحریری شام بەرەی نووسڕا بەوە ناسراون کە پاشخانێکی قاعیدەیان هەیە ئەمانە ئەوەی کە پێی دەوترێت تەرەفی سەلەفی جیهادین بەڵام بە درێژایی شەڕی غەزا دەبینین ئەم گروپانە هیچ موزۆڵێکیان بەرامبەر بە ئیسرائیل نەنواند کەواتە یعنی دوور نییە ئەم پێشبینیە بۆی کە لە ڕێگەی ئەم گروپانەوە ئەم هێزە مقاومە شیعیانە لە دوای شەڕی غەزا کە ڕۆڵیان بینیوە ڕێگای با بڵێن پشتیوانیکردنی چەک و تەقەمەنی یان با بڵێن ژێرخانی سەربازیان وێران بکرێتەوە وەکو جارێکی تر بەو شێوەیە مەترسی نەخەنە سەر ئیسرائیل بواتێوە نەگرن لەو شەڕا کە لە ڕابردوودا هەنگاویان بواویشتووە. باش ئەم با بڵین شەڕەی ناوخۆیی کە ئێستا لە سووریا هەیە یەکێک لە لێکەوتەکانی ئەگەر هەبێت بۆ سەر حەماس و غەزا هیچ کاریگەریەکی نەرێنی ئەکات مامۆسا؟ خۆی ئەمە تەواوکاری ئەو شەڕەیە من وای دەبینم یعنی تۆ لە تەوقیتێکدا کە سووریا هەرچەندە ڕژێمی بەشار لە ئەساد ڕژێمێکی دیکتاتۆرە خوێن ڕێژە یعنی دەستی سوورە بە خوێنی گەلی سووریا بە خوێنی مسلمانان ینی هەتا بڵێ یەکێکە لە ڕژێمە ناشیرنەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام ئەگەر تێمیریمان کردوێ لە سووریا لە عەفوەن لە میسر لە سعودیا لە ئوردن لە وڵاتانی تری هاوسنوور لەگەڵ ئیسرائیل لەگەڵ فەلەستین لەگەڵ غەزا دەبینین بەلانی کەمەوە ئەگەر بێت و بۆ خۆی لە شەڕەکە نەگلابێ یان بابرێن هاوکاری ڕاستەوە خۆی غەزەی نەکرد بێ بەڵام ناوەندێکی سەربازی گرنگ بووە بۆ هێزەکانی مقاومە بەرامبەر بە ئیسرائیل بەتاکید من ئەمەی کە زەنابەت پێشبینی دەکەی بەوەی کە ئەمە زۆرێکە لە شەڕی تۆڵەکردنەوە من وا تەسەوڕ دەکەم دەرهاویشتەکانی شەڕی غەزا با بڵێن دەرهاویشتەی تریشی لێ بکەوێتەوە بۆ ئەوەی کە زارێککە معادلاتێک دروست بێ ئەم حالەتەی کە لە ڕابردوودا دروست نەبێتەوە یعنی تۆ ئەگەر تێبینیت کردبێ ڕاستە با بڵێن لەگەڵ لوبنان ئاشتیم وەرکرد بەڵام واش تەسەوڕ ناکەم ڕێگا بەوە بدا زارێککە حیزب الله ژێرخانی سەربازی خۆی بنیاد بنێتەوە بۆەوەی کە لە درێژەدانی شەڕی ئیسرائیل غەزا حیزب الله بە هێزێکی گەورەترەوە ئەگەر بێت و هودنەکەشکە بێتەوە شەڕی یان شەڕی ئیسرائیل بکە. باش تا چەند ئەم شەڕە ناوچەکە بەرەو شەڕی سونە و شیعە ڕاکێشێت چونکە مامۆستا کامەرانێ مەگەر ینی زۆر بەڕوونی قسە بکەین و بە چونەڵی بە سۆز قسە نەکەین بە عەقڵ قسە بکەین ئەمانی کە ئێستا ئەم شەڕاکەن با بڵێن هەم تەحریری شام و هەم گروپەکان کەوانەیەکە بڵێ توندڕەون بەڵام سونین ئەمانەی دیکەش کە با بڵێن ئەگەر قەتعەکە بۆ لە بینی مەقاومەی عێراقی یا ئێران بۆ لوبنان بێ کە شیعەیە تا چەند پێکدادانی سونە و شیعە چاوەڕێکرێت لەم شەڕەوە دروست ببێت بە شێوازێکی بەرفراوان بێگومان. ئەگەر ئێمە بینە سەر ئەو بابەتەی بڵێن قاعیدە و داعش و بەرەی نووسڕە و جەبهەی تەحریر و هەموو ئەو گروپانە نوێنەرایەتی سونە دەکەن کە من تەسەوڕ ناکەم لەلایەتی سونە بکەن پێویستە ئەگەداری ئەو حەقیقەتەی بین بۆی کار کەسێک هاوسۆزی لەگەڵ قەزەی غەزە و فەڵەستیندا هەیە پێویستە ئەو حەقیقەتە بزانێ ینی قاعیدە لە دروستبوونیەوە
هەتاکو ئێستا و هەموو ئەو واجیهانش کە واجیهەی قاعیدەن و لە قاعیدەوە نزیکن لە ئەفکاری قاعیدەوە بەرامبەر بە هەموو ئەو لە شوێنی خۆیاندا هەرچەندە هێزی تونڕە و شەڕانجێز بووبن بەڵام بەرامبەر بە ئیسرائیل هیچ جم و جۆڵێکیان نەبووە. یعنی قاعیدە بەشداری شەڕی ئیسرائیلی نەکردووە و لەو ڕوانگەیەوە با بڵێن هیچ سالاکێکی ئەنجام نەداوە. ئێستا کە بیەوێ لەم ساتە وەختەدا بەگشت ئەم هێزانەدا بچێتەوە کە پێی دەوترێ هێزی شیعی لە ناوچەکەدا و ئەمە بە شێوەیەک لە شێوەکان بیەوێت تۆڵە لەم هێزە شیعیانە بکاتەوە کە لە ڕابردوودا هەڵوێستیان هەبوو بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل بۆ غەزە. ئەم پێم وایە نمونەیەکی زۆر ناشیرنی تۆمار دەکاوە ئەمە کاریگەری زۆر خراپی هەیە لەسەر سومعی ئەوەی کە پێی دەوترێت جەبهەی سونە. ئەگەر بێت و قرار بێ ئەمانە نوێنەرایەتی سونە بکەن بەداخەوە ینی دەکرێ بڵین ئەم شەڕا وردە وردە فراوان ببێ لە بینی گروپە تونڕەوە جیهادیەکان و لە ئیمسالی قاعیدە و داعش و ئەمەی کە هاوشێوەی ئەوانن بەڵام ئەمە ببێتە شەڕێکی سونە و شیعابەوەی کە بەشێک لەم وڵاتانەی کە بە وڵاتی زۆرینەی سونە ناسراون بڕژێنە ناوام شەڕەوە ئەمەیان بە زەحمەت دەبینم. ئەمە دووبارە ئەو لینکانەی کە لە ڕابردوو لە سەردەمی قاعیدە و داعش باسمان دەمان بیست بەوەی کە ئەمانە دەستکردی ڕۆژ ئاوان یان دەستکردی خۆیانن و لە تەوقیتی خۆیان بەکاریان دێنن ئەگەر ئەو هەنگاوەی ئەم چەند ڕۆژەی درێژە بچێشێ و ئەم پێشبینیەی بەڕێزت ئەگەر بێت و ئەمە بەو ئاقارەدا بڕوە ئەوە دەگەیەنێ کە بە فیعلی ئەم هێزانە لە ئەسڵدا دەستکردی ئەمریکان دەستکردی دەستگا هەواڵگریەکانی ئیسرائیلن بۆی لە تەوقیتی خۆیاندا شەڕی بە وەکالەتیان پێ بکەن. باش هەر لەسەر ئەم وشەی لە ئەخیرا بەکاردێنا شەڕی بە وەکالەت دیسانەوە ئەپرسم ئەم هێزانەی کە ئێستا شەڕەکەن لە سووریا کە هێزی ئاژە و تونڕەون بێگومان ئەگەر ئەوەی ئێران باسیەکە ئەمە پلانی ئەمریکا و ئیسرائیل بێ چۆن ئەم گروپانە ئەواکەن ینی لە کاتێکە ئەماگەر بۆ نمونە بۆ غەزە بۆ حەماس گرفت دروستکە هەر بە فیعلی چۆن ئەمە کراوە ینی من حەزەکەم مامۆستا کامەران جەنابەت بابەتیانە ینی بۆ من و بۆ بینەرانی ڕوومکەیتەوە ینی ئێستا لەوانەیە خەڵکێک بپرسێ جا ئەگەر ئەمانە سونەن چۆن ئیشێکەکەن لە قازانجی ئەمریکا و ئیسرائیل بێ بە تایبەت ئیسرائیل خوێندنەوەی تۆ چیە لەم بارەوە؟ زەنی سۆنە لە ساڵانێکی زووەوە سراعی بینی سونە و شیعە لەلایەن کۆمەڵی گروپی سونە و شیعەوە و لەلایەن کۆمەڵی گروپی ئاڕاستە سەلەفی تونڕەوەەوە ئەم بابەتە ڕێی پێدەدرێ ینی خۆڕۆژانە بۆ خۆمان لە ناوانە لە هەرێمی کوردستانیش ئەو زۆرە خیتابە ببیستین کە هەندێک لەم گروپە بیرکردنەوە سەلەفیانە دەیانەوێ وا بە گوێی مسلمانان دابدەن کە مەترسی شیعی گەورەتر لە مەترسی جوولەکەی یعنی چەندین جار لەوانەیە ئەو دوعاە بەوەی کە خوای گەورە لە بینی ئەم دوو نەنارە مەترسیدارە ئەم شەڕە درێژە پێ بچێشێ و مسلمانان لەو نێوەندەیدا سەلامەت بن ینی ئەمانە دەبیستین بۆیە ینی ئەم جۆرە بیرکردنەوەیە لە ناو ئەم ئاڕاستە سەلەفیە جیهادیە تەسەوڕ دەکەم لە مێژە ئەم بابەتە کاری لەسەر دەکرێ بۆ ئەوەی کە زۆرە بیرکردنەوەیەک لە مێشکی ئەوانەدا بیر بکەنەوە یان دروست بکەن کە کاریگەری شیعە لە ناوچەکەدا لە کاریگەری جوولەکە مەترسیدارترە خەتەرترە ئەمە تاریخەکەی دەگەڕێتەوە بە ماوەی با بڵێن بیدایەتی سەرهەڵدانی حزبی بەحسیش مەسەڵەن وەکو مەقولەکەی ئەلیاس فەرەحی ینی هەندێک تێڕوانینی هەیە بەوەی دەڵێ مەدی ئێران و شیعە بۆ مەترسی بۆ وڵاتانی عەرەبی مەترسیدارترە لە مەترسی ئیسرائیل هەز دەکەم ئەم ئاڕاستە لە سەلەفی جیهادیە بیرکردنەوەیەکی لەو جۆرەی لە مێژە لە ناخدا دروست کردووە ینی ئەم شەڕەکە دەکا و ئەو چەکدارانەی کە لە گەڵیدان لە ئەسڵدا پەروەردەیەکی لەو ئاڕاستەی دروست کردووە ینی تۆ کە تۆ دەڵێی مسلمانی سونە چۆن بەو شێوەیە دەکەوێتە داوی ئەم جۆرە بیرکردنەوەانەوە چۆن ئەم هەنگاوەدا هاوێ لە کاتێکدا کە شەڕی غەزە هەیە ئەم بێ جارێککە لە سووریا لە حیزبوڵڵا بدا بەو ناوەی کە ئەمانە لەبەرەی دژایەتی ئیسرائیل دابوون و لەبەرەی پشتگیوانی غەزەدا بوون
ئەگەر بگەڕێنەوە بۆ تەربیەت و ئەو گوتارەی کە لەوانیەوە دەبیستین تەسەوڕ دەکەم ئەمە زۆر قورس نەبێ. زۆر باشە. بابینە سەر کورد لە ڕۆژئاوا. تەمەن لە سەرەتایە مامۆستا ئاگادار بوویت کورد فڕۆکەخانەی حەڵەبی با بڵین دەست بەسەرا گرت لەو با بڵین گرژی و ئاڵۆزیانەیە کاتێک کە حکوومەتی سووریا چۆڵی کرد وترا کە حکوومەتی سووریا بە تەنسیق داوێتی بە ینی فڕۆکەخانەی حەڵەبی داوە بە هێزە کوردەکان بەڵام ئەمە پێویستی بە ڕاستکردنەوەی بەڕاستی ئینسان نابێت دوای قسە بکەوێ گەر بەڵگە نەبێت بەڵام دوایی ئەم هێزانە با بڵین هەسەدە یا کورد لە ڕۆژاوە فڕۆکەخانەکەی چۆڵ کرد دیسانەوە دەست تەحریری شام و ئەوانە کەوتووە قسەکە لەوەیە کورد لەم ئاڵۆزیانە تێوەگلێت لەم شەڕە تێوەگلێت ئایا ئەم گروپانە تەحریری شام و گروپەکانی نزیگلەی ئاڕاستەکە ئەگۆڕن بەرەو با بڵین ئەوی پێی ئەوترێ ڕۆژ هەڵاتی سووریا کە شوێنی کوردەکانە تەسەوڕ دەکەم یعنی ئەوەی کە باڵادەستی کووردە لەو ناوچانەیە کە کووردە ینی با بڵێن پارێزگای حەسەکە بەشی باکوور و ڕۆژهەڵاتی پارێزگای حەسەکە کە ناوچەی جەزیرەی پێدەرێن ئەمە دەکەوێتەوە سەر باکووری حەلەب کە کۆبانی پێدەوترێ و باکووری دێرزور و ئەوانە کە عفرین و ئەم ناوچانەیە کە وەکو شریتێک دەڕوا لەبەر ئەوەی ئەگەر دیقەتێک لە جۆغرافیای سووریا بدەین دوو قەزا کە هەریەک لە عفرین و کۆبانی دەکەونە بەشی باکووری سووریا و بەشی باکووری ڕۆژهەڵاتەکەشی کە ناوچەی جەزیرەیە دەبێتە بەشێک لە ناوچەکانی با بڵێن قامیشل و ئەمانە تەسەوڕ دەکەم کورد ئەگەر لەو ناوچانە تەجاوز بکە بۆ ناوچە عەرەبیەکان ئەو سوودە وەرناگرێ لە معادلەکان و ئەمریکیەکان ڕووسەکان سووریا هەر هێزێک باڵا دەست بێ چاوەڕوانی بەریەککەوتن بکە بەڵام لە 2011ەوە کورد لەوێ پەیوەندی لەگەڵ حکوومەتی بەشار لەسەد خراپ نەبووە یعنی ئەو هێزانەی تر ئەگەر پەیوەندیەکانیان بێتە پەیوەندی شەڕی خوێناویش بەڵام پەیوەندی ئابووری تەنانەت زۆرجار پاراستنی بیرنەوتەکان لە ڕابردوودا ئەمانە نەرمێکیان هەبووە لەگەڵ حکوومەتی سووریا بۆیە تەسلیمکردنی مەتاریان نەرمینواندنی حکوومەتی سووریا بەرامبەر بە ئەمان و ئەمان بەرامبەر بە حکوومەتی سووریا لە لای من بە ئەندازەیەک چاوەڕوان کراوە بەڵام یعنی ئەمە ترسیە هەیە ڕاستە کورد لەو نێوەندەیدا دەرفەتێکی باشتری بۆ هەڵدەکەوێت لە بۆی کە توانە سەربازیەکانی خۆی تاقیب بکاتەوە بەڵام هاوکاتیش هەر ناوچەیەک لە دەرەوەی ناوچەی سنووری خۆی دەست بەسەردا بگرێ بە تەکید دەکەوێتە بەردەم بەریەکەوتنی تەنانەت هێزە معارەزەکانی دژ بە حکوومەتی سووریا لە بەرەی لە جەبهەی تەحریری شام و ئەوانەوە بۆیە پێم وایە ئەم یاریە لەسەر کورد لە سووریا هەندێک پێیان وایە دەرفەتی گەورە بۆ کورد ڕەخساوە بەڵام من تەسەوڕ دەکەم ئەم یاریە بۆ کورد هەندێک قورستر بێ ینی ئەستەمتر بێت چونکە لەلایەک ئەگەر ئیمتیدادی کورد لەوەیە ئەو ئیمتیدادە بێت کە پەکەکە بە گشتی قیادەی دەکە ئەمانە لەگەڵ بەرەی رووسیا و لەگەڵ بەرەی ئێرانە دۆستایەتییان هەیە و لە هەمان کاتیشدا ئەمەی کە لە سووریایە دەبینین بە دیوێک لە دیوەکان پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکای باشە یعنی دەتوانم بڵێم لە بینی مەنزومەی ئەمریکا و لە بینی تورکیا کە نەیاریانە لەگەڵ ئێرانە لەگەڵ رووسیا یاریکردنی کورد لەم قۆناغەی دادێ دەچێتە قۆناغێکی زۆر سەختترەوە ڕاستە لە ڕووی سەربازیەوە دەرفەتێکی باشتر و گەورەتری بۆ دەڕەخسێ بەڵام لە ڕووی سیاسیەوە یاریەکە سەختترە لەسەر کورد لە سووریا. مامۆستا کامەران وردە وردە کابینەی بایدن بەرەو کۆتایی ڕوات لای هەمومان ئەشکرایە کە 21 ساڵی داهاتوو کە تەنها مانگێک و 20 ڕۆژی ماوە ترەمپ بێتە سەر حکم لە ئەمریکا بە ئیدارەیەکی نوێ و بە سیاسەتێکی نوێەوە بە بۆچوونی تۆ ئەمەی ڕووی داوە ئەمریکا لە سەرەتای بەرنامەکەشە تقریباً باسێکت کرد و ئەگەر ڕەزامەندیش نەبن بێدەنگیان لێ بژاردووە ئەم ئیدارەی بایدن ئەگەر ینی بە جۆرە لە جۆرەکان بەناڕاستەخۆ هەرچەنە بە تیرۆریستی ژناوی بردن بەڵام ئەگەر بێدەنگی هەڵبژار دەبێت یان سەرکۆنەی تەنانەت سووریای کردوتی ئەوە کاتێک دیمەشق پشت بە رووسیا و ئێرانە بەستێ بۆیە حەڵەب و حەما و حەمس لە دەسەیات ینی بناڕاستە و خۆ ینی وەکو بڵێ پێی خۆشە ئەم بابەتە
بەڵام مانگێک و 20 ڕۆژی تر کاتێک ترەمپ دێتە سەر حکوم تەسەورەکەی ئەم هاوکێشەیە وەک خۆی بێت یان بگۆڕێت یان ئەو پێشڕەوی گروپەکان کردویانە بیان خەنەوە شوێنی ئەسڵی خۆیان کە لی بوون. جارێ پێشڕەوی ئەم گروپانە ئەگەر وەکو ئەم 4 ڕۆژەی بەردەوام بێ بە تاکیدا هەموو سووریا دەسەردا دەگرن، بەڵام من ئەو پێشبینیە من نییە ئەم پێشڕەوی بەردەوام بێ و ساڵێک ماوەکەی زۆرە تاوەکو ئێمە چاوەڕوانی هاتنی ترامپ بکەین بزانین هەڵوێستی چۆن دەبێ. بەڵام بەگشتی دموکراتەکان لە ئەگەر سەیری واقعی ئەمریکا بکەین هەڵوێستی لە یان جوڵەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناوچەکە دموکراتەکان زیاتر لە هەوڵی ئەوەدان ئەمریکا کەمترین خەسارەتی سەربازی بدا و دەستێوەردانەکان ناڕاستەوە خۆترن لە سەردەمی دموکراتەکان و هەوڵدان بۆ ئەوەی کە هەندێک هێزی تر بە وەکالەت بەرژەوەندەکانی ئەمریکا بپارێزن و شەڕی بە وەکالەتی بۆ بکەن. لە دیڕاستەی مێژووی ئەمریکا لەگەڵ نەیارەکانی دەبینین ئەم شێوازە زاڵ بووە. بەڵام لە سەردەمی جمهوریەکاندا بە پێچەوانەوە ئەگەر تۆ سەیری عێراق و ئەفغانستان و هەموو ئەمانە بکەی بۆ ئەوەی کە شەڕی بە وەکالەت کەمتر ئیشی بۆ کراوە و ئەمریکا تەدەخولاتی خێراتر و سەریعتر و ڕاشکاوانەتری هەبووە لە سەردەمی جمهوریەکاندا. بۆیە ئەگەر لە ماوەی ئەم مانگەیدا ئەگەر بێت و ئەم بابەتە یەکلانە بێتەوە تەسەوڕ دەکەم لە سەردەمی ئیدارەی جمهوریەکان کە ترامپ قیادەی دەکا شەڕەکان یان با بڵێن یەکلاییکردنەوەکان جوڵەکان هەندێک ڕاشکاوتر و خێراتر بێ لە کاروباری سووریا. بە چ لایەکە مامۆستا یەکلاکەرەوە بێ؟ من واتە سەوڕ دەکەم ینی بەوەی کە ینی بە دیوێچکە پێت بڵێم ینی ئەمریکا خۆنا ئەمە حالەتێکە ناشاردرێتەوە. ئەمریکا لە هەوڵی ئەوەدایە ئەمنیەتی ئیسرائیل لەم ناوچە بپارێزێ و لەم قەیرانەی کە ئێستا تێیکەوتووە لە غەزا لە لوبنان بەو شێوەیە ئەم شەڕە لە ئیسرائیل دوور خاتەوە و ئەگەر دووری خاتەوە بتوانێت ئەو هێزانەی کە لەم شەڕە تێوەگلاون لە درشی ئیسرائیل و هاوکاری بەرەی غەزەیان کردووە بەلانی کەمەوە لە پەلوپۆیان بخاوە پشتێنەی ئەمنی بۆ ئیسرائیل مسۆگەرتر بکە. ئەمە حالەتێکە واتە سووریا بە چ شێوازێک ئەمنیەتێکی ئیسرائیل باشتر دروست دەکا یعنی ئەگەر بە ئینقلابێکی ناوخۆ هێزێکە ئەمە دابین بکە یان هێزێکی معارەزە کە بتوانێت ئەمە دابین بکە یان بەڕێکەوتن لەگەڵ بەشار ئەسەد و بە شێوەیەک لە شێوەکان دابینی بکە تەسەوڕ دەکەم بەو ئاڕاستەیەدا بە ڕاشکاوانەتر جمهوریەکان دێنە سەرخەت. واتە بەو ئاڕاستەیی کە ئەمنیەتی ئیسرائیل لەم ناوچەکەدا باشتر دەپارێزێ. خۆ پێکهاتەی ئوردون لەگەڵ پێکهاتەی سووریا هیچی فەرق نییە، هەردووچیان موسڵمان و عەرەبن و هاوسنووری دەوڵەتی ئیسرائیلن. بەڵام دەبینین ئەوەی کە ئوردون و سعودیە و میسر ئەمنیەتی ئیسرائیلیان پاراستووە سووریا و سنووری سووریا نەیپاراستووە، سنووری لوبنان نەیپاراستووە. بۆیە لەو ماوەیدا ئەو دوو وڵاتەی کە مەترسیان هەبووە لەسەر ئەمنیەتی ئیسرائیل کە لەگەڵیدا هاوسنوور بوون لوبنان و سووریان بۆیە واتە سەوڕ ناکەم ئەم دوو وڵاتە بەو ئەندازەیە بۆ ئاقارە بمێننەوە بەرەو شێوەیەک دیزاین نەکرێن کە ئەمنیەتی ئیسرائیل بپارێزن. باش مامۆستا کامەران هەمووان باز لەوە دەکەن کە یاریکەری سەرەکی لەم ئاڵۆزیانی سووریادا تورکیایە. طبعا ئەمە وەکگوتم سەلماندنی ئەوێ، بەڵام تورکیا ئەمڕۆ هاکان فیدان وەزیری دەرەوەی تورکیا هەڵێ ئێمە ئاگاداری ئەم بابەتە نین و دەستمان لەم گرژی و ئاڵۆزیانیان نییە. هەر بەڕاست ڕێیتێ چێ ئەو گروپانە کەوا باسەکرێن نزیکن لە تورکیاوە تورکیا ئاگای لەم ڕووداوانە نەبێ ئەکرێشتی وا بە بڕایتۆ؟ زارە پێش هەموو شتێک ینی پەیوەندی نێوان ئەم گروپانە لەگەڵ تورکیایە من قەنەعەتم وایە یعنی ئەوە لە بیدایەتەوە ئەو دیڕاستەی کە لەسەر وەسعی معارەزەی سووریا و لە قۆناغی داعش و لە قۆناغەکانی تریشدا هەم بووە لەسەر ئەو ناوچەیەدا. ڕاستە ئەمانە تورکیا بۆ پاراستنی ئەمنیەتی خۆی ینی بە دووری نازانم پەیوەندی باشیان هەبێ و بە شێوەیەک ئاڕاستە بکرێن کە بتوانن ئەمنیەتی سووریا بپارێزن بە تایبەتی سووریا کە کورد بەشێکی سنوورەکەی پێک دەهێنێ و پێی وایە بە مەترسیە بۆ سەر ئەمنیەتی وڵاتەکەی. بەڵام دەبێ ئەگەداری ئەوە بین ئەم هێزانەش بە تەنیا بە تورکیا وازیان نەهێناوە بۆی پاڵپشتی دەرەکی بۆ خۆیان دابین بکەن، یانی ئەگە بە شێوەیەکە شڕۆڤەی بکەین بڵێن ئەمە
بە تەنیا جوڵەیەکی ناوخۆ نیە و کاریگەری هێزە دەرەکیەکان لەسەر ئەم جوڵەدا هەیە و کاریگەری دەستێوەردانی هێزە دەرەکیەکان وەکو پاڵپشتێک بۆ ئەم جوڵانە لە ئێستاوە نەبێ و ئەمە پێشینەیەکی هەبێ ئەم پێشینەی دەستێوەردانە ئەم پێشینەی جوڵاندنە لە ناوە هێزانەدا تەسەور ناکەم ئەمە حەسر بێت تەنها لە وڵاتی تورکیایە واتە ئەمریکیەکان کاریگەریان لەم جوڵەدانە بێ وڵە بەریتانیەکان فەڕەنسیەکان کاریگەریان لەو جوڵەدانە بێ و تەنها ئەمانە با بڵێن شەڕی بە وەکالەت یان ناڕاستەوخۆ تەبەنی سیاسەتەکانی تورکیا بکەن بە تەنیا و تەبەنی سیاسەتی هیچ وڵاتێکی تر نەکەن هەندە گونجێ لینکی پەیوەندیان لەگەڵ سووریادا هەبێ و پێم وایە ئەمە لە ڕابردوودا چەندین بەڵگەونامە وەسیقا وەرە سەلمێنێکە کە تورکیا بە وجودیانە با بڵێن سوودمەندە بەڵام سوودمەند بە تەنها تورکیا نیە و لینکەکە بە تەنها تورکیانیەوە بزوێنەری ئەمانە بە تەنیا تورکیانین یعنی ئەمانە لە بینی چەند وڵاتێکدا گەمە دەکەن و هاوکاری وەردەگرن خۆ قەتەریش لەو نێوەندەیدا یەکێکە لەو ناوانەی کە بەوە ناسراوە لە سەرەتاوە بەرەی نووسڕەکە پەیوەندی تەواوی لەگەڵ وڵاتی قەتەر هەبووە لەگەڵ ئەمریکیەکان هەیەیان بۆ ینی پەیوەندیەکە تەنها حەسر نەبووە لە وڵاتی تورکیا مامۆستا کامەران ئەگەر با بڵین بۆ ئێران بۆ نمونە بۆ رووسیا بە بەڵگە دەستیان بکەوێ و یەکلا ببێتەوە کە تورکیا لە پشت ئەم ئالۆزی و گرژانەیە لە سووریاوە ئەوی ڕووی داوە تورکیا لە پشتێتی پەیوەندیەکانی نێوان ئەنقەرە و تاران ئەنقەرە و مۆسکۆ بەرەو تێکچوونە ڕات یان نە خۆی پەیوەندی بینی تورکیا و پەیوەندی بینی ئەنقەرە و بینی تاران دەبێ ئاگاداری ئەوە بین لە ڕابردوشدا پەیوەندێکی زۆر تۆکمەنیەوە پەیوەندێکی زۆر گرژژ نییە یعنی ئەم وڵاتانە لە بە دیوێک لە دیوەکان لەسەر هەندێک خاڵە ڕێک دەکەون لەسەر هەندێک خاڵە ناکۆک دەبن بە تاکید ئەگەر بێت و ئەمە تورکیا تاکە پاڵپشت بێ و تاکە بزوێنەری ئەم حرەکەتە بێ پێچەوانەوە من ئێستا خیخبارێکم بیستکە بەشێک لە ئەم هێزانەی کە لە عێراقدا هەن بەرەی مەقاومەیان پێدەڵێن وردە وردە بەرەو سووریا دەڕۆن بۆ پاراستنی ڕژێمی سووریا بە تاکید دەیانەوێت لە پاڵپشت بە سوپای سووریا بە شەڕ بکەن و بە دڵنیایی ئەمانە ئەم گروپانن کە لە ئێرانەوە نزیکن و ئێران پاڵپشتیان دەکات یعنی حکوومەتی سووریا و ئەم گروپانە لە بەرەیەک و هێزە معارەزە سووریەکانیش لە بەرەیەک و ئەگەر بێت و تورکیا بەو ئاشکراییە پشتیوانیان بکە بە دڵنیایە ئەوە پەیوەندی بەرەو تێکچوونی یان خراببوونی زیاتری پەیوەندیەکانی بینی تاران و بینی ئەنقەڕەی دەبێ بەڵام هاوکات دەبێ ئەگەداری ئەوە بین ینی خۆگە تێبینیمان کردبێت لە ئۆکرانیش ناوچەکانی تریش ئەم وڵاتانە دەکەونە منافەسەیەکی گەورەی سیاسی و سەربازی و هەوڵی ئەوە دەدەن شەڕی بە وەکالەت لە وڵاتەکەی خۆیان بگوازنەوە بە وڵاتانی دەوروبەر بەڵام ناگاتە ئەو گرژەی کە ئێمە پێکدادانی بینی ئەنقەرە و تاران چاوەڕوان کراو بێ منیش باسم لە پێکدادان نییە بەڵام لە ڕووی سیاسی و دیبلۆماسیەوە لەوانەیە بچێتە قۆناغێکی دیکە و باشە پرسیارێکی تر مامۆستا ئێمە چەندین خولی دانوستان و گفتوگۆ و ئاستانەمان بینی پێچێت هاتبێتینەوە خاڵی سفر بەم گرژانێکی ئێستا لە سووریا دروست بووە لە چ ڕوویەکەوە لە هەموو ڕوویەکەوە ئەوەی لەسەر سووریا ڕێکەوتنی لەسەر کرا خۆی لێک تێگەیشتنی لەسەر کرا من واتە سەوڕ دەکەم یعنی 2000 دەبێت لێک تێگەیشتن لەسەر دۆسیە سووریادا بکرێ ئەنجا ئایا ئەمە بە لاچوونی بەشار الئەساد و پشتیوانیکردنی هێزێکی هەر لە ناو خۆی سوپای سووریا یعنی کۆدیتایەکی ناو خۆی بکرێ یان هەر شێوازێک لە شێوازەکان بێ ئەم گروپانە خۆ ئەم شەڕە تەسەوڕ دەکەم ئەگەر بێت و وەکو وەزعی عێراقی لێبێ و بە تەواوی حکوومەتی بەشار الئەسەد بڕوخێ و کۆی موئەساساتەکانی هەڵوەشێتەوە و دەبینین پێکاتی شیعە و گروپە شیعەکان لەوێن ینی کەواتە پێشبینی ئەوە بکە لاگەر دیمەشق بکەوێ سووریا بەرەو شەڕێکی ئاهلی بەرەو سیراعێکی زۆر خەتەرناک دەڕەوە ئەو کۆی کە لە 2003 لە عێراقا ڕووبەڕووی بووە بە تایبەتی کە وەکو گوتم ئەمە هاوسنوورە لەگەر دەوڵەتی ئیسرائیل و لە ڕووی نەوتەوە پێگەیەکی گەورەی هەیە وڵاتی سووریا و ئەمنیەتی تورکیا و ئەمنیەتی واقعی عێراق و ئەم ناوچانەی پێوە بەندە تەسەوڕ ناکەم وە بە ئاسانی ڕێگە بدرێ
با بڵێن ببێتە سەرچاوی شەڕێکی گەورەی ئەهلی، چونکە شەڕی گەورەی ئەهلی لە سووریاوە دوور نییە پەڕێتەوە بۆ ناوچەکەش. دوجار گفتوگۆ تەسەوڕ دەکەم بێتە پێشەوە. باشە مامۆستا، باس لەوە کرێ لە یەکەم ڕۆژی ئەم گرژیانەوە ڕاستەوخۆ بەشار ئەسەد دەرنەکەوتۆ لە دیمەشق، نە لە تەلەڤزیۆن نە لە هیچ شوێنێکە. و باسیش لەوە کرێ من ئاگاداری گروپێکەم باس لەوە کرێ کە هەواڵێکی کە فڕۆکەیەکی مەدەنی ڕووسی لە دیمەشق دوێنێ نیشتوێتەوە، گوایە باس لەوە کرێ بەشار ئەسەد و خانەوادەکەی وە کاربەدەستە نزیکەکانی سووریان بەجێهێشت بێت. پێچێت ئەمە ڕاست بێ و ئەگەر ئەمە ڕووبدات و بەشار ئەسەد سووریایی جێهێشت بێت یعنی چی؟ وڵای ئەم هەواڵە ینی چوونی خانەوادەکەی یان خێزانەکەی بۆ رووسیا پێمە ئەوە پڕڕاست کراوەتەوە، بەڵام بوونی خۆی تاکو ئێستا نادیارە بۆی کە لە سووریا ماوەیان لە سووریا نەماوە، چوەگە لە سووریا نەمێنێ بە تەکیدەوە پێشبینی بۆ ئەوەیە کە بەشار ئەسەد بە تەواوی بێئومێد بووە لەمانەوەی لە حکومەکەی ئەگەر وڵاتی بەجێهێشتوێ و ئەگەر بێت و مابێتەوە ئەوە ئومێدێکە بەوەی کە پێی وایە لە ڕێگای گفتوگۆوە لە ڕێگای بەرگریکردن لە خۆیەوە حکوومەتی سووریا ناڕوخێ و دەمێنێتەوە. من بۆ خۆم پێم وانە ڕووخانی دیمەشق بەو نزیکانە ڕوو بداوەتە ئەم شاڵاوانە بەیانی یان دوو بەیانی بگاتە دیمەشق و دیمەشق بکەوێ. ئەمە زۆر بە ئاسان نابینم لە ڕووی سەربازی و پێشڕەویەکانەوە بەڵام لە ڕۆ سیاسیەکەیەوە بە ئاسانی نابینم، ینی تەسەوڕکەم تەدەخولات بکرێ بۆ ئەوەی کە نەگاتە ئەو ڕادیار وەکو چۆن کاتی خۆی داعش ئەو پێشڕەویانەی کە کردی بەرە و باشوور بەرە و تکریت تەسەوڕ دەکرا بە ماوەی چەند ڕۆژێکە بەغدا بکەوێ، بەڵام من نەکەوت ینی وەکو حالەتێکی تەوەقوع نەکراو. هەنی سناریوەکە لەوێ وەستا و جارێککە بەخۆ دەزانی نەتیجەکان لە 2015 و 16 و 2010 لە عێراق لەیدرا و ناوچانی لێپاکرایەوە. یعنی بۆیە من کەوتنی بەشار ئەساد یان کەوتنی حکوومەتی سووریا ئەگەر کۆدیتایەکی ناوخۆیی هاوسۆس یان هاوبەرژەوەندی پارێز لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و ئەوانە جێگای بگرنەوە ئەجینا کەوتنی بەدەست ئەم هێزانی کە ئێستا کە پێی دەوترێ بەرەی معارەزە و بەم نزیکانە بەدوور دەبینم. زۆر باشە، من یەک پرسیارەکەم هەچەنە لە دووسێ بەش پێگاتۆ بەس یەک دەقەش وەڵام کاتم ماوە بە کورتی وەڵام بێتەوە سوپاس دەکەم. باز لە پێشەکی بەرنامەکە باسم لەوە کرد کۆمەڵێک ئامێری بێتەلی دەستی سوپای سووریا تەقیونەتەوە وەکو پەیجەرەکان لە لوبنان و باز دەکرێت ئەم گروپانە چەکی زۆر پێشکەوتویان پێەیە، دژە تانکیان پێ تەنانەت دژە هەواییشیان پێ، ینی ئەوانەی کە وەکو تیارە لە ئاسمانە هاتوو چۆ بکەن لە شەڕەکانە پێیانە. مامۆستا ئەم لێکچوونانە چۆنە بینیت یان ئەم چەکە پێشکەوتوانی بەدەست ئەم گروپانەوەی چییە؟ کەمتر لە دەقەیەک. وڵی خۆگەتەبین کرد بێ داعشش کاتی خۆی سەرچ پێشکەوتوی پێبوو و ئێستا چەکشیان زۆرتر دەست بە سەرداگرتەوە لە ڕێگەی دەست بە سەرداگرتنی ئەوەی کە پێی دەوترێکە سەربازیەکانی سووریا. من بۆ خۆم نامەوێت بەو زەقیە بڵێم، من شتێکم نووسی بوو ئەوڕۆ گوتم لەم کات و وەختەدا هەموو ئەو هێزانەی کە بەرامبەر بە سووریا وەستاونەتەوە، سووریا هەر تەعریفەیەکی زۆڵم و دادگەریمان هەبێ، بەڵام لەم کاتەدا لێدانی سووریا بە هەر شێوەیەک لە شێوەکان لە بەرژەوەندی ئیسرائیل و لە بەرژەوەندی ئەمریکایە و کە لە بەرژەوەندی ئەوانە دوورژنی ئەوان بتوانن بە ئامێر و چەکی پێشکەوت و دامیان بکەن. زۆر بەڕێز دکتۆر کامەران بابانزادە مامۆستای زانکۆ لە ستۆدیۆکانمان لە ڕانیەوە لەگەڵمان بووی سوپاس دەکەین. بینەرانی عزیز و خۆشەویست تا پرۆگرامێکی نوێی ئەمڕۆ ئێوەش بەخوای گەورە سپێرین، خواتان لەگەڵ.